لنا وكاك كاوريا خاك الرب
زۆر سوپاس بۆ ئەم کوڕە قۆزە کاکە بۆ ڕەسەنایەتی شار بۆ دیبەنە جوانەکانی شارە سوپاسی بەشداری یەک بە یەکتانەکەم. چەند گۆرانەی تر هەبوو نەمان بیستبوو بە دەنگی کاکە ڕێبەر و کاکێرش ئەگەر ئەوانەی کامێننەوە ئەجناوەکو بەرنامەکە ئێمە لێرە کۆتایی پێێنین یەک دوو گۆرانی هەیە ئێمە حەزەکەین گوێبیستین لەبەر خاتی وەستا ڕەحمان و برادەران ئەو دوو گۆرانیش گوێ لێگرین. Swami